لەگەڵ میوانەکەم کە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت بەڕێز عارف ڕشتی ڕاوشکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان. بەڕێز ڕشتی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئیتر هەنگاوەکان خێراتر بوونەتەوە بۆی هەڵبژاردن لە 20 ئۆکتۆبری ئەم ساڵدا بەڕێوە بچێت. تێبینیەکانتان سەبارەت بە پرۆسەی سیاسی بەگشتی لە هەرێمی کوردستان هاوکات بەڕێوچوونی هەڵبژاردن لە کاتی خۆیدا چییە؟ سپاس بۆ ئێوە. دیارە پێمان باش بوو هەڵبژاردن ئەوەندە دوانەکەوێت و لە کاتی یاسایی خۆیدا جێبەجێ بکرابایە. ئەمە شتێکی باشتر بوو لە ڕووی پرۆسەی دیموکراسیەوە، بەڵام ئێستاش نەچووە بچێت. ئێمە لەبەر دەرگای هەڵبژاردنێکی چارەنووسازین، چونکە چەندین ئاڵنگاری لە ئاستی ژیان و گوزەران و قاوەرەی هەرێمی کوردستاندا لە ئارادا هەن. پێویستە ئەم هەڵبژاردنە دەواازەیەکی گرنگ بێت بوو هەموو لایەنە سیاسیەکان کە بەهیمەتەوە بەشداری بکەن و لەوە گرنگتر دەبێت کۆمەڵانی خەڵکی کوردستان بەهیمەتێکی زیاترەوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن بۆ ئەوەی بەدەنگی ئەوان دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەر لە نوێ ڕێک بخرێنەوە و بتوانن خزمەت گوزاریەکی باشتر پێشکەشیان بکەن. لە هەر وڵاتێکە پێویستە دەستگایەکی یاسادانان و چاودێری هەبێ، ئەویش بریتە لە پەرلەمان. بۆیە بۆی پەرلەمانێک کارە لە هەرێمی کوردستاندا پێویستیەکی دیموکراسیانەیە کە ئەبێ خەڵک ئەو گرنگیە لەوەدا ببینن. باشە، پارتی دموکراتی کوردستان کۆمەڵێک تێبینی هەبوو بۆ هەم چۆنیەتی میکانیزم بەڕێوەچوونی هەڵبژاردن هاوکات لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی پێکهاتەکان. سەرجەمە و تێبینیانە کە هەتان بۆ لە بەرچاو گیراوە، ئێستا ئامادەن بۆی کە بشنەوە هەڵبژاردنێکی دیموکراسیانە و شەفاف. بەڵێ، پارتی ڕایگەیان دوای هەندێک هەنگاوی ئێرێنی لە ڕووی ڕاستکردنەوەی هەندێکە مکۆڕی بەشداری دەگاتن لە هەڵبژاردنەکاندا و هەر دوێنێش ژمارەی لیستەکەی وەرگرتووە کە 190. ئەو تێبینیانەی پارتی تێبینی حزبی نەبوون، بەڵکو تێبینیەکی نیشتیمانیانە و یاسایی بوون، چونکە کۆمەڵێک کەموکۆڕی هەبوون نەدەکرا بەو کەموکۆڕیانەوە بچینەوە پرۆسەیەکی گرنگی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەشێک لەو تێبینیانە چارەسەر کراون، هەرچەندە هەموو چارەسەر نەکراون، بەڵام لە پێناوی گەلی خۆشماندا و لە پێناوی پاراستنی قاوەرەی هەرێمی کوردستاندا هەندێک ئەو کەموکۆڕیانە کە هێشتا ماون لەگەڵ ئەوەشە قبوڵمان کرد بشینە پرۆسەکە و بە دڵنیاییەوە بە پشتیوانی خەڵکی خۆمان بەشدارێکی کارا دەبین و دەرەنجامێکی بە دڵی خەڵکی کوردستانی خۆ دەستدێنین. باڵە، پێشبینی گۆڕانکاری گەورە لە دوای بەڕێوەچوونی هەڵبژاردن دەکەن لە دوای مانگی ئۆکتۆبەری ئەم ساڵەوە؟ دیارە دوای ئەو هەموو بینە و بەردە و ئەو لە ئاڵنگاریانە و ئەو بەریەککەوتنە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە، ئەم هەڵبژاردنە زۆر شت ڕوون کاتەوە بوو کۆمەڵانی خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکانیش لە پێشچاوی خەڵک ڕوون و ئەشکەران کە کام لایەنی سیاسی خەمخۆرتر بووە لە پێناوی گەل و نیشتیماندا بجەنگێتن، کام لایەن کەمتەرخەم بووە. ئەو ئاستە لە بیرکردنەوەی خەڵکە پێویستە سەر بگرێتن و بەپێی ئەو ئەنجامانەی کە لە هەڵبژاردنەوە دەستدێنین هێمایەکی باشە بۆ گۆڕانکاری لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانە و کامان وایە هەموو لایەنە سیاسیەکانی دەرەنجامەکان وەکو خۆی قبولکەن، چونکە بڕیاری گەل سەروی هەموو بڕیارێکی دیکە دەبێت. باشە، پێتان وایە گۆڕانکاری لە ژمارەی کورسیەکانی پارتی دەکرێت بۆ پێی ژمارەیەک لیستی نوێ بەشدارن لە هەڵبژاردننی ئەم جارەدا و هەروەها کۆمەڵی گۆڕانکاری دیکە شاتونە چاراوە. پێشبینیتان بۆ داهاتووی پارتی و هەروەها پلان و بەرنامەکانتان لە داهاتووی دوای هەڵبژاردندا چییە؟ ئێمە خوازیاری ئەوەی خەڵک کە بەشداری هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە باشی بکات و هوشیارانە دەنگ بدات، چونکە هەر دەنگێک نرخی خۆی هەیە،
هەر دەنگێک بە شێوەیەکی ڕێکوپێک نەدرێت دیارە یەکەم کەس خاوەنی ئەو دەنگە زەرەر ئەکات ئەبێ دەنگدان لەسەر ئاستی ئەوە بێتن کە کام لایەنی سیاسی لە سەنگەری بەرگریکردن بووە لە خواستی خەڵکی کوردستان کام لایەنی سیاسی لە حکوومەتی هەرێمی کوردستانە توانەویەتی ڕێژەی خزمەت گوزاری بە شێوەیەکی کواڵەتیەکی باش پێشکەش بە خەڵکی کوردستان بکاتن کام لایەنی سیاسی لە خەبی ئەوەدا بووە ئاستی بژێوی خەڵک باشتر بکاتن کام لایەن ئەوە بووە کە نەیهێشتووە قوارەی هەرێمی کوردستان لەکەدار بکرێتن سەرڕای هەموو ئەو پیلانانەی کە دژی هەرێمی کوردستان هەبوون بەو پێیە ئێمە ڕاستین چونکە پارتی هەمیشە لە سەنگەری پێشەوەی بەرگریکردندا بووە لە خواستەکانی خەڵکی کوردستان دەتوانین ژمارەی دەنگ و ژمارەی کورسیەکانی خۆمان بەرەو باڵاتر ببین. باشە لە خولی پەنجەمی پەرلەمانی کوردستان و هاوکات ئیتر ئەو ناکۆکی سیاسیانەی کە هەبوو درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ هۆکاریەوەی کە هەڵبژاردن ئێستا بەڕێوە بچێت پێتان وایە هەڵبژاردن و ئەنجامەکانی هەنگاوێکە بۆ ڕاستەڕێکردن یا بڵین چارەسەرکردنی ئەو ناکۆکی سیاسیانی کە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنەکاندا هەبووە پارتی لەم بوارەدا دەست پێشخەری دەبێت؟ ئەبێ وابێت چونکە لە هەر وڵاتێکی دنیادا ئەگەر کەمێک دیموکراتیش بن کاتێک کێشەیەک دێتە پێشەوە پەنا دەبن بەرە انتخابات چونکە انتخابات دەنگی گەلە و دەبێ هەر کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو لێکترازانە یان ئەو نەگەشتانەی کە هەیە چارەسەر بکەن و پێشم وایە ئەم انتخاباتە ئەو ڕوولە دەبێنێ و دەتوانێت وەکو دەڵێن نقطە لەسەر حرفەکان دابنن و پێویستە ئەو پەرلەمانەی نوێ سوود لە هەڵەکانی خولەکانی دیکە وەربگرێتن و کارنامەیەکی کاراتری هەبێ و پێش هەموو شتێک دەبێ بیر لەوە بکەن کە چیتر نابێ هەرێمی کوردستان بێ دەستور بێ چونکە ئەگەر دەستورمان هەبووایە بەشێکی زۆری لەو کێشانێکە هەبوون یان ڕوونە دەدان یان بە ئاسانی چارەسەر دەکران. بەڵێ بەڕێز عارف ڕۆشتی ڕاوشکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.